لە کۆمەڵگای ئێمە قودسیەت و پیرۆزی خێزان هەر بۆ لە کۆنەوە هەر لە کۆنەوە بۆ یعنی ئەگەر خێزان باوکەکە ژوون بوو بێ دایکەکە توانیوێتی ببێتە کۆڵەکەی ماڵ دایک بوون بوو بێت خێزانە گەورەکە توانی ویانە ببنە کۆڵەکەی ماڵەکە بۆیە لە وڵاتانیش ئێستاشی لەگەڵ بێت کە دەگەڕێنەوە بۆ خێزان ئەگەڕێنەوە بۆ خێزان ساڵانی پێشووتر پێش ساڵی نەوەتەکان و زووتر هەوڵێک هەبوو لە وڵاتان کە ئینسان مرۆڤەکان تا 18 ساڵی پێویستی بە خێزانە تا 16 ساڵی بەڵام ئێستا ئەزانم مرۆڤ تاکەکان تاوەکو دەمرن پێویستیان بە خێزانە هەتا دەمرن پێویستیان بە خێزانە ئەنجا لە نەتەوە یەکگرتووەکان ڕۆژیان بۆ هەموو شتێک داناوە یەکێ لەو شتانەی کە ڕۆژیان بۆ داناوە ڕۆژی جیهانی خێزانە ڕۆژی جیهانی خێزان بەڕاستی ئەگەر ئێمە ئیستیسماری بکەین و بتوانین قسەی خۆمانی تیا بکەین و پەیامی جوانی تیا بنێرین ئەوە ڕۆژێ دەبێتە ڕۆژێکی پیرۆز بەڵام ئەگەر بەلات سەپەکەیا بڕوە ئەوە ئەبێتە ئەو ڕۆژەی کە خەڵکانێکی غەیری ئێمە ئەیانەوێت بۆیە ئێمە پێویستە لەو ڕۆژە جوانەی کە ڕۆژی جیهانی خێزانە پەیامە جوانەکانی خۆمان بنێرین